یارانە کوردەوار وەختتان وەخەیر ومیدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن ئەم دیبەیتەی ئەم شەوی ئێمە اختصاسی هەیە بە یارانە ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ لە هەرکوێکیم کوردەوارە هەن ئەوانەی ئێمە ئەیان ناسین ئەوانەی ئێمە نایان ناسین ئەوانەی لەگەڵ ئێمە هاوسۆز و هاوڕەنجن ئەوانەی کە ڕەنجەکانیان لەگەڵ ئێمە یەکێکە ئەوانەی کە بە گوێرەی ئەم چەندین ساڵ مبارزاتی ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ لەگەڵ دەرونیات و وجودە خۆیان ئاشناتر بوون ئەوانەی کە هەموو مەئاساتە ئومەتە کوردی و بەرچاویان و ڕژە ئەچوو وەنیان ئەزانی و قدرەتە تەویل و تەفسیریان نەبوو تا ئەوەی کە لە ناو متن ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ خۆیان دۆزیوە ئەوانەی کە بە درێژایی ئەم ساڵانە پەنگیان خواردبوو ئەیانزانی شتێک غەڵەتە و غەڵەتێکی گەورە مەوجودە بەڵام لەباری تئۆریکەوە نیان ئەزانی چه اتفاقی لەم سەرزەمینە کەوتکە و چ ڕووداوێک هات کەسە پێشەوە کە ئەم دەرەنجامەی لێ هات کەسە دەرەوە کە ئێمە ئیمڕۆ واین تەیە ئەوانەی کە بە هەست و نەستیانەوە لەگەڵ ئێمەن ئەوانەی کە قاچیان ئەلەرزێت و دڵیان ئەلەرزێت و هەنووز بڕیاریان نەداگە و هەنووز فکرەکەن ئێشێ زیاتر ڕووناک ببنەوە زیاتر ڕووناک ببنەوە دەبێ مەسئلەیەک بە ڕوونی بزانن و ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ خەریکە ئەوە بە ئێوە ئیعلامەکە ئەمە ساحەیە وجودیە ئێوەسوە و ئەفکارە ئێوەس و ئێوە ئێشێ ئەمانە بۆ تاریخی هەڵبگرن ئەو دیبەیتێ ئەو شەوی من دیبەیتێکی کولیە هەنووز تەمامە اتفاقاتم لە بەرچاو ڕوون نییە هۆ سەبەبەکەیشی ئەوەسە کە من کتێبەکەی مەلابەختیارم هەنووز دەست نەکەوتگە یعنی تازە دەستم کەوتگە دۆستی ڕەفیقی زەحمەتی کێشاوە بە PDF بۆ منی هەنارد و من هەنووز فریانە کەوتکم بیخوێنم هەر بەڕێوە کە ئاهاتم تۆزێک لە مقدمەکەیم خوێندۆ چاوێکم خشان بە مقدمەکەیە داستانێک لە گرامەتتەها اتفاقاتی خەریکە لە ژێرە پێستە کۆمەلگای کوردەوارە ئەکەوێت هەر بۆیە دەبێ یارانی ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ ئاشنا بن خەڵکی کوردەوارەوە یارانە کوردەوار بزانن ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ وشیارتان نەکاتەوە شاخەکەکانتان دەبێت تێژ ببنەوە دەبێ حساس بن سەبارەت بە اتفاقاتێکەکەوێ ئێشێ هەواستان بوێت لە گەوجاندن و گەمژاندنە کۆمەلگای کوردەوارە ئێوە سەهم نەگێڕن نابێ ناهومێدی نابێ درێژ خایەن بوونە مبارزەیەکی بنیادین ئێوە بخاتە خانەیەکەوە کە ئێوە پێتان وابێ ڕێگە حەلی ڕاحەت و تازە لە بەردەستە ئەتوانێ هەموو ڕق و کینەکانە ئێوە تێر بکەن من ئاگادارم لە کۆنە ئەندامەکانە حیزبەکان من ئاگادارم لە بڕێک لەوانەیە کە هەواداری حیزبەکان بووگن و بەگیان و دڵ دیبەیتەکانی ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ تعقیبەکەن شاید هەنووز ئەو شەهامەتیان پێیان نەکردگە کە ئەو بەشە لە تاریخی ئەوانە کە ئێمە بەحسیەکەین و قەڵەمی پیاکیشین و ئەزانین کە ساختارە ئەم حیزبانەی کە ئەمانە تیا بوون تیا بۆ خۆیان تاریخێک و مێژوویەک و خاتراتێکیان تۆمار کردگە دروست کراوە دەسە دەوڵەتانە منتەقەئی بوون بۆ نابودیە ئومەتە کوردی ئەوان ناتوان لەگەڵ ئەمە کەنار بێن بەڵام وەڵامی فرێک لە پرسیارەکان تاریخێک ئەمانە تیا زندگیان کردبوو و تۆماریان کردیان هەڵگرتگە فرێک لە اتفاقاتێک ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ لە دیبەیتەکانە بەحسیەکە ئەمانە تیا زندگیان کردگە بە چاوی خۆیان چاویان پێکەوتگە خۆیانیان خەڵەتاندگە خۆیانیان گەمژاندگە بۆ خاتری ئەوەی چاوی بەسەرەوە بوەسن فرێکیان لە ژێری تەوجیهاتی سادە وەکو ئەوەی کە ئەمە کاری سیاسیە و ئەمە مبارزە و کەوتکینە تنگانە و بێ هیچ مەتنێ بێ هیچ بنیادێکی تئۆریک بێ ئەوەی بەرەی دۆس و دژمنیان مشەخص کردبێت دەستیان داگە بە تاوانە گەورە بە جنایەت دەستیان چووگە سەناوە خوێنە مەردم بێ ئەوەی کە بەرەی حەق و باتەڵیان ڕۆشن کردبێتەوە بێ ئەوەی کە لە هیچ جبهەیەکی واقعیە ئەم ئومەتی کوردیە وەستابن نابی شۆڕشی کوردیان لە خۆیان و نیاگە بەڵام هیچ بنەمایەکی تئۆریکیان نەبووگە لە ئەسڵا لەسەری هەنێ مەکاتبی غەربی وەکو لیبرالیزم و وەکو سۆسیالیزم و وەکو کۆمونیزم و وەکو مارکسیزم لێنینیزم و ئەوانە وێسیاگن وەکو سۆشیال دموکراسی وێسیاگن و هیچ کام لەمانە نەڕەبتی بە کۆمەلگای کوردەوار بووگە نەڕەبتی بە جنبش کوردی بووگە و نەڕەبتی بە کوردایەتی بووگە ئەنچێ کە ئەنجام دریاگە نیات و دەرونیاتە عدەیەک بەرساختەی دەسە
نظامهای ئەمنیەتیە دەوروبەرم کوردەوارە بووگن بۆ تواندنەوەی ئومەتە کوردی بۆ نابودیە مطلقە ئومەتە کوردی و فرەیەک لەم هاوڕێیانە متعسفانە لەو تاریخە بەشدار بوون فرێک وەکو کاکتەهای خسرەوی وەک کاکەی کاوس واحید وەکو کەسانێکی فرەکە لەم ڕەوتا بووگن شاید من ئجازەم نەوێ ناویان بێرم و یارە ڕاپەڕینن وەکو کاک عەلیە قەهرەمانی وەکو فرەیەک لەوانە ئەو شەهامەتیان پیا کردگەکە ئەم تاریخە بە وازەحی بوێنن و شان بدەن لە شانە شۆڕشێکی تازەی بنەڕەتی ئەم کوردەوارە کە هات کەسە ئاراوە اتفاقاتی خەریکە ئەکەفێ و ئەمەسە مەلا بەختیار کتێبێکی چاپ کردگە لە بەری بیرەوەری ئەم کتێوە ڕەتفعلی فرەی دروست کردگە ڕەتفعلەکان بێشتر لە جنسە نەخدە زەرد و حەملەی شەخسیەتی و تەوهین و ئفترا و ئەو جۆرە شتانەنە ئەم کتێوە 6,000 دانەی لێ چاپ کریاگە نرخ 8,000 دینار چاپە تاران لە تارانە چاپ بووگەم کتێبە هەو سەبەبەوەی کە لە تارانە چاپ بووگە چییە بگەڕێتەوە سەرەوەی کە چاپخانەیەک لە کوردستانە و لە هەرێمە نەچووگە سەژێرە ئەم کتێبە کە لێو دواب بکەوێتە بە ڕق و تووڕێیە تەرەفدارانە و شیروان مستەفاوی یەکێتی نیشتمانی و ساحبانە جەدیدە یەکێتی نیشتمانی و میراسخارانە جەلالە تاڵەبانی وە کەسانێکی ئاوە بۆیە بە بریاگەوە لە تارانە چاپ کریاگە قیمەتەکەشی قیمەتێکی گران نییە 734 لاپەڕەس لەبەری بیرەوەری خوێندنەوەیکی جیاواز ڕەخنە لێکدانەوە توێژینەوە سایکۆلۆژیەتی توندوتیژی زادەی چه کولتورێکە ڕاستیەکانی ئاڵای شۆڕش و ڕەخنەکانی مام جەلال دیرکوشتنی قەرناقا و پشت ئاشان و ئاشتی مەڵبەندی یەک ترساندنی سایکۆلۆژی و پۆلۆنۆمی تیرەبارانی ڕەنجدەران سڕینەوەی پەلە چڵکنەکانی فەریدون عەبدولقادر هەڵبەستنی بە کوژی فواد سوڵتانی ئاسەواری جەلالی مەلایی کارەساتی هەکاری دانووسان سەرەتای کتێبەکەیەتی ڕشتەی یەکەم فەلسەفەی سیاسی و سایکۆلۆژیەتی سیاسی ڕق زادەی چ کولتورێکە وا بەرەو خوار ڕشتەی دووەم ئەشکەنجە و تۆقاندن ڕشتەی سێوەم کارەساتی هەکاری و نەوەی یەکەم ڕشتەی چوارم عێراقچی یان ساختەچی ڕشتەی پەنجەم نەخۆشی عێراقچی و بنکەی سوور ڕشتەی شەشەم کۆنفرانس و پیلانگێڕان ڕشتەی حەوتەم ئاڵای شۆڕش و جیابوونەوەکانی تر ئەم کتێوە بۆ یارانە ڕاپەڕین واجبە بیخوێنەوە واجبیەکەی لەبەر خاترە ئەوە نییە کە خاتراتە مەلا بەختیارە ئەمە مانیفێستی کۆنگرەسازیە ئەم کتێوە سەرەتای مانیفێستی کۆنگرەسازیە بزانن خاترەیە کۆنگرە ئەخواتەوە خاترەیە کۆنگرەیە ملیە هەند لە هەمان خاتە ئەدباتەوە بیرە خاترەیە کۆنگرەیە ملیە ئەفریقای جنوبی پێکهاتەی یەکێتیە نیشتمانی کە مەلا بەختیار جار و بار لێ ئەدات و پێ ئێژێت کە مام جەلال غەدری کرد و وتی کە یەکێتیە نیشتمانی و ئەم شۆڕشە تازەی دوای ئاشپەتاڵەکەی 1975 دەستەی دامەزنێنەر بوون کە 5 کەس بوون لە دەرەوەی وڵات و دوویان گەڕیانەوە کە بە تەخیرە 2 ساڵە و 3 ساڵە ئاغای جەلالە تاڵەبانی و ئاغای نەوشیروان
مستەفا. ئاغای مەلا بەختیار ئاماژە ئەکات کە ئەوانەی کە لە داخڵەوە خۆیان ڕێخست و توانیان گەڕە شۆڕشێکی تر دوایی ئاشپەتاڵەکەی بنەماڵەیە بارزانی دروست بکەن، عیدەیەک مردمە داخڵ بوون و هەندێک ڕێکخراوە وەکو کۆمەڵەی مارکسیستی لێنینیستی و ڕێکخراوەهایەکی تر. ئەم تاریخە مەلا بەختیار بۆ بەحسەکە و زۆر کەسێکە پرسێ ئەرێ مەلا بەختیار تۆ بۆ قسەت نەکرد وەختێ ئەمانە زێنک بوون. مەلا بەختیاری شسرارەکات بەوەی کە من ئەم قسانم کردگە و وردە وردە بڕێکی وتکە بڕێکی منەوتکە و ئیستا وەختێسی و ئیستا سەردەمی سۆشیال میدیایە. مەلا بەختیار یەکێک لە بەهانەکان تێرێتیوە کە ئیمڕۆ چون سەردەمی سۆشیال میدیایە حچێک ناشارێتەوە و نابێ بیشارینەوە. ئەنچێکە لە خلالە ئەم اتفاقاتانە بۆ ئێوە دەرئەکەوێت تاریخێکە بەم مستەوە. تەوەجۆ بکەن من دیسانەوە لەسەر مانیفستی کۆنگرەخاهی قسە ئەەکەم. مەلا بەختیار تەئکید دەکاتەوە لەسەر پێکاتی یەکێتیە نیشتمانی و ئیدعاکە دوای هەرسهێنانە، یعنی گەرەکی ئەمە بکات متەبادر بکەتە ناو زەهنە ئێوە کە دوای هەرسهێنانە و ئاشبەتاڵە بنەماڵەیە بارزانی دەبوایە ئیجماعێکی میلی و سەراسەری لە ناوی کوردەوارە دروست بکریایە، بە تایبەتی کوردەواری داگیرکراو لەلایەن عێراقەوە. با بە ئەدەبیاتە خۆیان قسە بکەم لەبەر خاترێ لێتان تێک نەچێ پێتان وانە بێ ئەم مەفاهیمە مەفاهیمی ئەوانن. کوردستانی عێراق مشخصەن کوردستانی عێراق وەلذا بەحس لە ئەوە ئەکا کە یەکێتی نیشتمانی نیم چەبەرە بوو، بەرە نەبوو، نیم چەبەرە بوو، بەڵام بە کوشتنە و لە ناوبردن و ئینحیلالە کۆمەڵەیە ڕەنجدەران کولەن ئەم نیم چەبەرە تەبدیل بوو بە حیزب. مەلا بەختیار ئاماژە ئەکا کە ئەمان لێو دوا کە تێنە دەرەوە دوای کۆنفرانسەکان و لێو دوا کە ئەم ئەبێت بە ئاڵای شۆڕش و لە ساڵەکانە 91 قرارە تەگەڵ زەحمەت کێشانە بێت بڕیارە تێکەڵبوونیان لەگەڵ یەکێتی نیشتمانیە لە ساڵ 1993 وەرئەگرێت لە کاتە اتفاقات و تەنەشە فرەیە فیمابینە یەکێتی وە پارتی وەیژێت کە من هەر یەکێتی بووکم و من هەر لە سەنگەر یەکێتی وە دەرهاتکم پێم نیا بەسەر زامەکانە خۆم و مشکڵاتە خۆم و چوومە ناو یەکێتیە نیشتمانی. ئەم اتفاقاتانە کە مەلا بەختیار بەحسیەکە ئێوە هەدایەت ئەکاتە یەکجێگە ئێستا ئێوەی خەڵکی کوردەوار ئێشێ لەسەر ئەم مەسائلەی کە من مەترحی ئەەکەم بە شدەت حساس بن، بە شدەت ئاگاه بن کە چه اتفاقی قرارە بکەوێ. ئەم کتێوە مەلا بەختیارە خاترات نییە، فقط خاترات نییە. ئەم کتێوە مانیفستی کۆنگرەخاهیە. مەلا بەختیار ها بە شوێنە ئەوەی کە لە ژێرە ناوە کۆنگرە اتفاقاتێ دروستکە. چۆن دروستیەکە؟ ئێوە شاهد بوون ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ بە نەغدی 100 ساڵی ڕابردوو لە هەموو بوارێکەوە لەم کوردەوارە دەستی پێکرد. تەمامی ئەوانەی کە لە ساحەیە سیاسی و کۆمەڵایەتی ئەم کوردەوارە خەریکن ئەکتەکەن و خەریکن هەڵس و کەوتەکەن بە هەموو پارچەکانیەوە، بە هەموو بەشێکیەوە لە ژێرە ناوە هەر جۆرە کارێک، چه کارە ڕۆشنگری بێ، ڕۆزنامەوانی بێت، تاریخ بێ، فەلسەفە بێ، حیزبایەتی بێت، خەباتە مەدەنی بێت، هەر هەمووانی لە ژێرە تێغ بڕاوی نەغدەخۆی دادەرۆ. تەمامە تاریخە ئێرانچێتی، ناسیۆنەلیزمە ئێرانی، بەرەیە ناسیۆنەلیزمە ئێرانی، مەسئلەیە چەپ، ئەحزابە چەپی، تەمامە ئەمانەی دابڕێ پرسیارە جدی و هەڵی تەکاندن لە بنەما. یەک اتفاق کەوت ئەمەش ئەمە بوو. بۆ ئەوەڵین بار لە تاریخە کوردەوارە لە عەسرە معاسرە ئینسانە کوردی زانی کە دوو نوکتە فرە مهمە. نوکتەی ئەوەڵ عاملە ئینسجامە مردمێک، ئەوەی کە مردم پێئێژی یەکێتی یەکڕیزی، ئەوەی کە جار و بار تحتە ناوە نەتەوە سازی بەحسیان لێ کرد. ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆوتی عاملە یەکێتیە ئومەتە کوردی
نە دروستکردنە ساز و کارە جۆرا و جۆر و دانانە چەترێکە کە تەمامە ئیدەهای مختلفە ئیسمی لە ژێریۆ کۆبوون و ئیسلامیزم و کۆمۆنیزم و علمانیزم و لیبرالیزم و سۆسیال دموکراسی و ئەمانە کۆبوونەوە لە ژێریە. ئەمانە هیچ ڕەبتێکیان بە شۆڕشە کوردی نییە. شۆڕشە کوردی شۆڕشێکە بۆ ماهیەتە دەرونی خۆی و ئەڵتەکەندن داگیرکاری لەسەر سەرزەمین و لەسرە وجودە ئینسانە کوردی. پس ئەم ئیتفاقە بە دانانە بەرە و کونگرە و خاڵ ئەحمەڵ بانکەین و کاکە مچە با بێت و ڕێکخراوەی حسک با بێت و حەزمە کۆمۆنیست با بێت و ئەمانە گشتی بێن و ئێمە بیانکەینە ساختارێ ئەم ئیتفاقە ناکەفێ، بەڵکو ئیتحادە واقعی و یەکگرتنەوەی واقعی لە ژێرە مەتنە یەک ڕەوایەت تێتە دەر، یەک چیرۆک کە هەموو ئومەتی کوردی باوەڕی پێ بکە و حەزی پێ بکە و بەهینی خۆی بزانێت و کە لێی ئەداتەوە بزانێت منتەسەبە بە چییە، کێز و لە مقابڵە پیاوێزیانە. پس ئەم نوسخە و ئەم دەرمانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ بوو. ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ بۆ ئەوەڵین بار وتی ئەوەی کە شۆڕشە کوردی دروست ئەکات تئۆریە سیاسیە و لە کنارە تئۆریە سیاسیە گزارشە لە کوردیەتە ئینسانە کوردی. تەوەجۆ بکەن لە کوردیەت، کوردبوون، جیهانە کوردی، ئینسانە کوردی، مەفاهیمە مەخلووقە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆن. ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ وەختی ساحەی سیاسی و مبارزاتی ئومەتە کوردی هەژاند، سەروژێری کرد تەمامە قداست و تەمامە تڕەهاتە تاریخە مشعشعانەیە لە خیانەتە ئەحزاب و وەچەکانە حیزبەکان لە ژێرە دەسە دەوڵەتانە داگیرکە لە سەرزەمینە کوردەوارە. ئەوجار ئیتفاقێ کەوت تەمامە قەیرانەکانە دەرونیە ئەمانە کە منفعت بە یەکتریۆ بەستبوونی و سەری هەڵدایەوە. تەماشا بکەن ئینشعاباتە هیچ کام لەم حیزبانە دارای تئۆریە سیاسی نییە. هیچ کامیان مەبنایە ئیدئۆلۆژیک نێ لە ئینشعاباتەکانیانە. ئەنچێکە هەست ئیدەیەک بۆ زیاتر دەسەڵات ئەدەستگرتن تەکە ئیدەیەکی ترا بە اختلافەکەن لەگرا یەک ئیتفاقە گەورە کەوت. زوهور ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئیتفاقێکی گەورەی لە کوردەوارە خست. ئەویش ئەوەسە خەلەئێ گەورەیە تئۆریە تەمامە ئەم نەهاد و سازمانانەی دەرخست. هیچ کام لەمانە نە نەهادە کوردی بوون، نە نەهادە کوردایەتی بوون، نە کوردایەتیان کرد و نە مبارزاتە کوردیان کرد و نە خەریکە و شۆڕشە بوون. پس دەسە گشتیان بەتاڵە، حەجێنێ لە مشتیانە. چیوا لە مشتیانە؟ مشتێ کەرەسەی مادی. ئەم مشتە کەرەسەی مادیە هەر کە بەرە ئیمکاناتەکەی بگرێت ئەتوێنەوە، وەکو بەورە سەرە کەل ئەتوێنەوە، حەجێکیان پێ نییە. بەتایبەتی دوای هەبوونە تێغە بڕای ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ. ئەمە چه ئیتفاقێکە هەفت. فرەیەک لەمانە پەیان برد بەم داستانە وەزانیان، فرەیەک لەمانە گوێیان تێژەو بووە و ئەگەر دیبەیتەکانە ئێمە لە ناو فەیسبووکە یەهودای ئەخەی 3000 دانە بینەری بووگە مطمئین بوون کابرایەکی گەوجی گەمژەوە و ئەسڵەن حەز بە مەسائلە پیچیدەیە سیاسی فەلسەفی و وجودی ناکات، گوێ لێ ناگرێ. کێ گوێ لێگرێ؟ کەسێ گوێ لە دیبەیتەکانە ڕاپەڕین ئەگرێ کە دەسی ئەجوڵێ لە ناو سیاسەت و مبارزە، کە پێگەیەکی هەست بۆ خۆی. بۆیە تەمامی ئەوانەی کە کارە سیاسی ئەەکەن بە ئیستلاح بە خۆیانەژن کارە سیاسی یا لە ناو ئەم حیزبانە بەشدارن یا جێگەی واوە دەستیانە و تریبون ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ تەعقیبەکەن، دیبەیت لە دەست نادەن و بە وردی ئەنوارن بە قەزایە. ئەگەر گەیشتین بەگرا ئەگەین بە نوکتەیە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئاسۆیەکی تری کردەوە. تەوەجۆ بکەن هیچ کەس ناوی ڕاپەڕین نایەریت.
هیچ کەس. تەمامە ئەمانە مدعین، کۆنە حیزبین، پلەپایەکیان بووگە، پوڵ و ئیمکاناتیان هەست، زەد و بەندوا لە بەردەستیانە. تەمامە ئەمانە وەکو کەوسەریان کردگە سەژێرە بەور. قسەکانە ئێمە تکرارەکەنەوە و ئیژن کوردوارە ناوە قەیرانە تئۆریە، قەیرانە گەورەی سیاسیە. ئەمە ئێژن، بەڵام نایژن جەهانە کوردیەکە دروست بووگە، بەڵام نایژن تئۆریەکە دانریاگە، بەڵام نایژن ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ تەمامە کارەکانی کردگە و بەردەوامە. نا بۆ ئەمە نایژن، چون قەرارە بە ئەقڵیەتە فاسەدە خۆیانەوە لەسەر کۆڵەکەیە نەقدەکانە ڕاپەڕینەوە بە دزینە هەندێک مەفاهیم و ساختارێکی تری لێ بدەن. بۆ فکرەکە نەتوانن ئەم کارە بکەن، چون پوڵ وا لە اختیاریانە، ئیمکانات وا لە اختیاریانە، ئەبزار وا لە دەستیانە، وەسایەکن گەلە کۆمە بکەن. ئیستا من ئەگەڕێمەوە سەر داستانە کۆنگرەی ئاغا مەلا بەختیار. ئایا مەلا بەختیار ئیعلامەکە کە 15 ساڵە قەیرانە قوڵ وا لە ناوی یەکێتی نیشتمانیە کوردستانە. یەکێتی نییە و تەبدیل بە حیزب سیاسی بووگە. یەکێتی ئەوە نییە و ئاماژەش بەوەکە تەمامە سەرکردایەتی جدیدی یەکێتی ئەسڵن تاریخی یەکێتی وەبیر نایێتەوە، ئەسڵن تاریخەکەی وەبیر نایێتەوە، چون لەو دەورانە زندگی نەکردگە. ئاغای مەلا بەختیار تەحەداکە لە مقابلەکەی ڕەنج سەنگاوی ئایژی دانەی یەکێتی بێرن فەسادێکی ماڵی لە من دەرخە، بێژێ من 1 دینارم دزیگە، کەی لەکوێ چۆنم دزیگە. ئەمە مەلا بەختیار لەسەر شتێک ئەوێسێت، کۆنگرە هەمان سەودای یەکێتیە. ئەوەی کە مەلا بەختیار تنتن ئێژێت من یەکێتیم لە سەنگەر یەکێتیا بووم، یەکێتی نەما، نەوشیروان گۆڕیا یەکێتی نەما، نە ئەبوایە کۆمەڵە بتوێنینەوە، نە ئەبوایە کۆمەڵە لە بینچێت، خەریکە پەیامێ بە تۆ ئەهەنێرێت. مەلا بەختیار ها بە شوێنە بە ئیستلاح دروستکردنە پڕۆڕالیزمێکە لە ژێرە چەترێک کە ناوی بنێ کۆنگرەیە ملیە کورد. ئەم جارە بە ئەڵتەکاندنە تەمامە سیما و چێهرە و قیافەهایەک کە تەحت ناوە ئەحزاب مەوجود بووگن. مەلا بەختیار چون گزارشەدا لە تاریخێک ئەنچێ فەکتێریتیوە لە ڕاستای جنایەت، لە ڕاستای قەتڵ، لە ڕاستای خیانەت گشتی دروسە. تەمامە ئەمانە لە بنیاد و ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ تەحلیلی کردگەن، تەحلیل ماهیەتی کردگەن، کارکردە ساختارە حیزبانە بۆچی بووگە. وەلی ئاغای مەلا بەختیار تێت بەڕەسیە سایکۆلۆژیە ئینسانە خاوەرە بیانەی ئەکا ئەم تووڕەیی هە لەکوێ دێ. نەنا ئادرسەکە شتباچێ بۆ ئادرسەکە شتباچێ، چون کاری هەست بەم ئادرسە شتبا. تەمامە پەیکەرەیە ئەمانەیە کە تەحتەنە ئەوە شۆڕژگێر هاتگن و دەوڵەتانە منتەقە دەعمی کردگن، دەوڵەتە ئێرانی دەعمی کردگن، بەڕەوایەتە بەهلەویوە و بەڕەوایەت جمهوری ئیسلامیوە بەرساختەی دەوڵەتانە منتەقە بووگن لە ڕاستای نابودیە ئومەتە کوردیە. و مەلا بەختیار ئەمە نایژێ. مەلا بەختیار ئیستا قەرارە ساحەی سیاسیە حەلیمە کوردستان، یعنی کوردستانە عێراق تەکان بە و تەکانیەدا. مەلا بەختیار ئێژێت فرشتێکم نەوتکە و فرم وا پێ بیژمی قسەیش بکەن، بێتەربیەتی بکەن، لە حەدی خۆیان دەرچێ فرێ مەسائلەتر بەحسەکەم. من جملە ئەو مەسائلە ئاماژەکردنە بە جنایەتهای گەورەیەکە کە ئەمانەتیا دەخیل بووگن. یەکێک لەوانە بەحسەکە ساڵە 91 قەرار بووگە سەد دووکان بتەقێنەوە دەربەنی خانە گەشتبانەکەم دەربەنی خان کە دوو تووربینیان تەقانگەسەوە. هەر ئەم پێشنهادە وەختە خۆی نەوشیروان مستەفا بە نوێنەرە یەکێتی ئەکات کە ڕواتە لای خومینی کە دەربەنی خان و دووکان بتەقێنەوە کە ئەمەلیاتە کەرکووک بکەن. ئەوە بوو لەگەڵ ئەمەلیاتە کەرکووکە ڕێکەوتن و ئەمانە نیروی ئێرانیان بردە ناوی کەرکووک و خروجیەکەی بوو بە ئەنفال. هەر ئەم نەوشیروان مستەفا لە مقابلەکانیا وتی مام جەلالە تاڵەبانی وتی بریا 4 هەڵەبجەی ترمان بووایە.
لێو دووە جەلالە تاڵەبانی وتی بریا جەلالە تاڵەبانی وتی نەوشیروان کەسی بریا چوار هەڵەبجەی ترمان دروست کردایە. ئەمە هەمان قسەکەی دارای حاجی برایمە چەرمەگەس. ئەم سەد تەقانەوەی سەد دەربەنی خانە بدەن لە کوشتنە 5,000 نەفر لە شارە هەڵەبجە، بدەن لە دروستکردنە ئەنفالە کیها وانە پشتە ئەم پرۆژە لە قڕکردنە ئومەتە کوردیە و ئەمانە کین. ئیستا مەلا بەختیار بە باسکردنی بڕێ لە مێژووە چه اتفاقێک دروست ئەکا دوای گەندەڵی و فەساد و دوایەوەی کە دەست خۆشی لەم ساختارە گۆڕیاگە مەلا بەختیار قەرارە بە سناریۆیەکی ترەوە واردە کوردستان بێت. با بزانن لەم دەقیقە بەبعد دوای ئەوەی کە ڕاپەڕینی کوردەوارە سەربەخۆ هاتووە ساحەکەی تەکاندا هیچ کەسێ ناتوانێت خارج لە مەتنە ڕاپەڕین دەست بوات بۆ سیاسەتکردن و مبارزەکردن لەسەر زەمینە کوردەوارە ئللا ئەوەی کە شان بدات لە شانە شوێن دەسەکانە ڕاپەڕین. بزانن تابەت لەوەی کە ڕاپەڕین بێت کەس نێزانانی ئەسن کوردی هەست، کوردبوون یعنی چی، جەهانێ بەناوی جەهانە کوردی هەست، کوردیەت یعنی چی، تەمامەمانە خۆیان بەستوو بە بەقنە سۆسیال دموکراسی و لیبرالیزم و مافە ژن و مافە مناڵە و ماف هەندێک توڕەهات و مافە مرۆڤ و ئەم توڕەهاتە و جبهە و بەرە و کنگرە و تەوەجۆکەن ئێستا هەرم ساختارە بڕێکی حفزەکەن بۆ خاتریەوەی بێژن لە کەسمان نەدزیگە و بڕێکی قەرارە بدزن و ئەستفادەی لێ بکەن. بهترین ڕێگە چییە؟ ئەبزارەکەوا لە دەسە مەلا بەختیار و مەلا بەختیار ئیستەتێ حەقایق بەحسەکە. مەلا بەختیار بە نیەتە سیاسی حەقایق بەحسەکە. مەلا بەختیار دائیمەن لە مصاحبەکانە خۆیان بەحسەکە فڵان ڕۆژنامەوان وەختی قسە ئەکا ئەلەکی قسە ناکە لە خۆی وە قسە ناکە. مەلا بەختیار کە قسە ئەکا ئەلەکی قسە ناکە لە خۆی وە قسە ناکە لە خۆی وە چت نانووسێ لە خۆی وە حرەکەت ناکە لە خۆی وە ناڕوا لە ڕووداوە قسە بکە لە خۆی وە نایژێت ئێشێ کنگرەیەکی نیشتمانی دروست بکرێت. ئیسەگەرێکی چۆنم جریانە بواتە ڕێوە یارانە کوردەوار و یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ من لە سەرەتاوە ئاماژەم پێ کرد ئەو تەکانەی وا ئێمە لە ساحەی سیاسیە کوردەوارمانداگە و ئەو مەتنەی کە ئێمە دروستمان کردی یەک اتفاقی دروست کردگە ڕیزشێکی گەورە وەرینێکی گەورە لە ناوەم حیزبانە دەسی پێکردەکە. کەسایەتی هایەکی فرە مێژوویەک لەو مێژووە جنایەت و بە تەورەنگیانە یەکتری کەوتنیان واپێ لەبیرتان نەچێت تا ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ نەهات تەمامی ئەم تابوو و بوتانەی نەشکاند ئیدێ لەم ئەندامە حیزبیانە جورئەتیان نەیەکرد قسە بکەن زاتیانە و دەم بکەنەوە. بەڵام قدرەتە ئێمە باعث بوو ئەمانە بێن دەم بکەنەوە لە مێژووی شەڕ خۆیان قسە بکەن لە دیل کوشتنە خۆیان قسە بکەن و تەورەنگیانە یەکتری کەوتنیان قسە بکەن و ئەمە ڕاپەڕین بوو توانیم ساحەب بشکێنێم بێ بتوانێت قسە بکە جورئەت بکە قسە بکە. ئیستا هەر ئەوانە بۆ خاتریەوەی ئەزانن ناتوانن مەتنە ڕاپەڕین بدزن بە ئومێدی ئەوەی کە یەک اتفاق ڕقەمبان خەریکن ئەم کارەکەن لە تەریقە مەلا بەختیارەوە. گەلکارە چی بکەن؟ مەلا بەختیار قەرارە تەحتە ناوە کۆنگرەی ملی من وا حەدس لێدەم هەنووز بەڕوونی لێم مشەخەس نییە ئەمما تەقریبەن سناریۆکە لە مەسە من ئەبێ ئەو کتێوە تەواو بخوێنمەوە و ئەو کتێومە خوێندە و نەغدیشی ئەەکەم لە چەندین دیبیتە. بەڵام ئێستا هەرەوەندە بێژم شوێندەسەکان وائێژێت تماشاکەن یارانە ڕاپەڕین ئەمانە بەڕاحەتی ئەتوانن بە تەبلیغات و تریبوونێکەوا لە دەستیانە ئیعلامە کۆنگرەی ملی بکەن. هەنێ مشەخوەر و هەنێ ئۆغدەیی و هەنێ تێ هەڵدریاگە ناوە ئەم دانشگانە و کۆنە حیزبی و ئەمانە کە وا دائیمەن هاان بە شوێنە پێشەیەکا فڕێ بێنە بەردەمیان قاویان لێ بکەن بە ناوە نوێنەران و ئومەتە کوردی. بعد هەروە کە خۆشی ئاماژەی پێکاو و هەناردگمە بۆ سەرکردایەتی پارتی و سەرکردایەتی پارتی جوابیان داگمە و ماتەڵم و جواببێن و بە احتمالە فەرە پارتی دموکرات و کوردستانە عێراقیان واتەکە لە بیرتان نەچێ کۆنگرەهای قبلی بە دلیل نەبوونە تئۆریە سیاسی بە هیچ سوورەتێ یا ڕەوایەتێک لە کوردیەتە بە هیچ سوورەت ئیمکانە شکل پەزیری نەبوو چون گشتی هەژمۆنی خۆی گەرەک بوو بەسەریابدا حیزبیە خۆی.
ئەم دەفە چه اتفاقی گەرەکیانە بخەن ئەم دەفە هەنێ هەڵشکیاگ و تێ هەڵدریاگ و وەرپەراوێز کەوتگ و مشە خوەر و موچە خوەر و تەحتە ناوی کوردایەتی و زۆڵ و دز و هەر ئەوانەی کە ئەم جنایەتیانە کردگە شەریک بووبن لەم جنایەتانە ئیستا هەم شەرایطێکیان بۆ پایاوێ هەم وجدانە خۆیان ئارام بکەنەوە هەم لەو تاریخە قێزەونە بێنە دەرەوە و پاکیکەنەوە بە ڕاحەتی دەرمەوردی قسە بکەن و هەم لە کۆما هاتو وەختی گەرەکتە قەتڵ بکەی ئەگەر 15 نەفەر بە هەنێری نەفەرێ بکوژێت جۆرمەکە تەقسیمەوێتە بینیان ئەوسا ئەو تۆتەیە کە مەسەڵەن بۆ محەممەدیان کرد تۆ گەرەکتە مەتنە ڕاپەڕین بتزی ئێشێ بە ئیجماعی مردمی کوردۆ بیتزی نەدانەیە بیتزێ نەحیزبێ بیتزێ وەلێ کۆنگرێ ئەتوانێ بیتزێت تۆ مشتێ تێ هەڵدریاگە بەناوە دکتۆرە بوارە زوان ناسی و مردم ناسی و تاریخ و فەلسەفە و هەنێ تێ هەڵدریاگ وا ئیمڕۆ زاتیانێ یەکیان نتۆق بکە ئەمانە ئەتوانی بانکەی لێو دوا تەحتە ناوە ئجلاسە کۆنگرە خروجیە کۆنگرە ببێت بەچی بە سوورەتە ڕقیق کریاگە مەتنە ڕاپەڕین فاسد کریاگە مەتنە ڕاپەڕین استفادەکردن لە مەفاهیمە ڕاپەڕین و بە ئیستلاح بۆ ئەوەڵین بار کۆنگریە ملیە کوردیەک دروست ئەکەن کە ئەم کۆنگرەیە ملیە بە نووسین بە ئینتقادە لە گوزەشتە بە ئیجماعێک کە کردگیانە لە دزینە مەتنە ڕاپەڕینە قەرارە چه اتفاقێ بخات قرارە تبدیلە بە کۆنگرەیە ملیە کورد بێت لەگرا چه اتفاقێکەکەوێ مەلا بەختیار مؤسسە ئەم کۆنگرەیە ملیەسە لەگرا پارتی پشکە گەورەی خۆی ئەوێتیە و ئەم کۆنگرە باڵ ڕاکێشێ بەسەر پەسمەندەهای یەکێتی نیشتمانی یەکێتیە نیشتمانی وە گۆڕان عامەلەن دەمکۆتەکرێن عامەلەن ڕیزشێکی گەورە ئەکەن و ئەم کۆنگرەیە ملیە بەشە کوردەوارە داگیرکراوە لای ئێرانی شیواتیە کوردستانە ئێران ئەمە ئەو ئۆفقەسە من فعلەن ئەیوێنم بە ئەم کتێوە بخوێنمەوە با بە وردی بیخوێنمەوە و اتفاقاتەکان بەمە کناری یەکتریوە ئەمە ئەو حرەکەتە جەدیدەسە مەلا بەختیار ها بە شوێنیوە وها بە شوێنی دروستی بکە یارانە ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ ئاگادار بن گەرەکیانە بە تەوتە ئەوە گەلە کۆمەیەکی خائینانە تەحتە ناوە کۆنگرەیە ملی نە دامنیاگە تۆ بیخۆیت و ئەترافیانت تحتە ناوە کۆنگرەیە ملی ئەم دەفعە بێن و ئەم کارە بکەن تماشاکەن یارانە ڕاپەڕین پارتی دموکراتی کوردستانی عێراق لە قەیرانە گەورەی وجودیا قەراری گر کە دوای هاتنە ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ پارتی دموکراتی کوردستانە عێراق بە فرۆشتنەوەی قەبارەیە مەلا مستەفای بارزانی بە فرۆشتنەوەی قەبارەیە شۆڕشە ئەیلول بە فرۆشتنەوەی قەبارەیە ئاشبەتاڵ بە فرۆشتنەوەی قەبارەیە جمهوریە مەهابات بە فرۆشتنەوەی قەبارەیە ڕەفرەندۆمە حیزانە و درۆزنانە لە ناوی ساحەیە کوردەوارە خەریک بوو بە ئیمکانات و بەرەی تەلەڤیزیۆنی مانۆڤرە کوردبازی ئەدا کێ بنە جوولەکەئی وە خائینانەیە بنەماڵەی بارزانی دەرخست ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ سابتی کرد ئەمانە بەرساختەی دەوڵەتای منتەقەن بۆ نابودیە ئومەتە کوردی و لە مەتنە کوردایەتی یەک دێڕیان پێ نییە یەک دێڕ ئەوەی وا پێیانە نابودیە ئومەتە کوردیە پارتە دموکراتە کوردستانە عێراق کەوتە بحرانە گەورەیە وجودی خۆی کردگەوە گێل قسە ناکە بەڵام ئەمانە لە ئەوڵەوە لە نەحوەیە شێکڵگیریان چۆن ئەیان کەنە شێخ کێتێری ئەمانە کاتە شێخ بعد کاوراکە شێخە چۆنە هێتۆ مەلا داستانی واتیا بنەماڵەی بارزانی ئەمما دەمە قۆپان بازی و کوردبازیان کردبوو بە ئینحسارە خۆیان لێو دوا بە زەهورە ڕاپەڕین دەرکەوت کە ئەمانە هیچ نەبووگن بێجگە لە مشتێ بەرساختە بۆ نابودی ئومەتە کوردی مشتێ بنەجوو ئەرمەنی مەسیحی تورکەمەن بوو نابودی ئومەتە کوردی پارتیش لەم بحرانە
لەم قەیرانە گەورە تئۆریکە و ماهیەتی و وجودیە قەراری گرتگە واتیەیە هەرو بحرانە وا یەکێتی هەسی وا حیزبی دموکرات هەسی وا کۆمەڵە هەسی وا گشتیان هەسیان هەرو بحرانە وا گشتیان هەسیان پارتیشی واتیە پارتی لە گشتیان گەورەتر واتیەیە کار بە من یەکە ئەمانە پوریان دزیگە و پوریان هەسوو چوار مشە خۆرە تێ هەڵدریاگە بەناوە پێشمەرگیان واوە دەسۆ ئەمانە تئۆریە سیاسی کوردیان نییە بەدەسۆ بحرانێکی گەورەی وجودی و ماهیەتیان هەست و ساختارە ئەم حیزبی ئەمانە فقط و موچە ئیستە وەسڵ بووگە حەجێکی تریتیانە حەجێکی تریتیانە تەنیا ڕێگەی مانەوەیان تەزریقە فەلسفەیە کوردیە تەزریقە فەلسفەیە کوردیش تەبیعەتەن نایەنە ژێنە مەتن ڕاپەڕین چون ئەگەر بێنە ژێرە مەتن ڕاپەڕین دەبێت لە ڕاپەڕینا بتوێنەوە گەرەکیانە چی بکەن گەرەکیانە بە گەلە کۆمەیەک بەناوە ئیجماع کۆنە سیاسیەکان و جامعەیە کوردەوار و بە ئیمکانات و بە پوڵە ئەوان و مەلا بەختیار و ئەقدامە مەلا بەختیار ئەم کۆنگرە دروستکەن گشتیان لە بحران دەرەچن گشتیان لەم بحرانە دەرئەچن ئەمە خوێندنەوەی ئەمانەسە مەتنە ڕاپەڕینیش بە گەلە کۆمە ئەدزن بە چ گەلە کۆمەیە مشتێ تێ هەڵدریاگە درۆزنە مشەخوەر تحتە ناوە دکتۆر فلانی و وەکیل فلانی و دکتۆر فلانی و وەکیل فلانی و کۆنە حیزە حیزبی و کۆنە حیزە فلانە حیزب و ئەمانە کۆ ئەکەنەوە پرۆفسۆر فلانی و پرۆفسۆر تێ هەڵدریاگ و پرۆفسۆر خوێڕی و پرۆفسۆر تێ هەڵدریاگ کۆ ئەکەنە لە دەوری یەکتریە لەبەرەوەی گەلە کۆمە بکەن لە ڕۆڵە ئینقلابیەکانی ئەم سەرزەمینە ئەمە بەرنامەیەکە کە گەرەکیانە بیکەن و ئێمە بە تەمامە قودرەت و ئێوە خەڵکە ڕاپەڕی و ئەم کوردەوارە ئێوە یارانە کوردەوار و ئێوە یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ بە تەمامی قودرەت و لە بەرامبەر تەوتەئەیە جەدید لە بەرامبەر ئەم تەوتەئە جەدیدە بە تەمامە قودرەت و هێشەی بیوێسن و ئاگاتان لێوێت سەگ و سووتەکە دنیامان لێکۆکەنەوە سەگ و سووتەکە دنیامان تحتە ناوە ئیتحادە ملی و کۆنگرەی ملی لێکۆ ئەکەنەوە ئاگاتان لێوێت لایەوە خۆش